بەناوی خوای بەخشندەی میهرەبان بەڕێزان دەستگاکانی ڕاگەاندن لە هەرێمی کوردستان سەرەتا بە گەرمی بە خێراتیتان ئەکەم و ئەمێ پێتان بڵێم بۆچی بانگی کردوون بۆ بارگای مەکتەبی سیاسی لە ڕاستیان نەویست تەلاری پەرلەمانی کوردستان بەکاربێنم بۆ قسەکردن لەسەر بابەتێک کە ڕەهەندی سیاسی هەیە و پێگەکەی خۆم لە تەلاری پەرلەمانی کوردستان بەکاربێنم بە تایبەتی کە ئێمە ئێستا لە ناو هەڵمەتی هەڵبژاردنین. بەڕێزان بە دیاریکراوی لەسەر وتاری دوێنێی بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان قساکەم. باوەڕی خۆم وایە کە هەر کەسێک هەر پۆستێکیە بێ و لە هەر پێگەیەکا بێ کاتی هەڵمەتی هەڵبژاردن ئاساییە بەشدار بێ لە هەڵمەتی هەڵبژاردننی ئەو حیزبەی یان سەرخستنی ئەو حیزبەی کە کردوەتی بە خاوەنی ئەو پۆستە. بەڵام ڕاستێکی شێ ئەوەیە کە سەرۆکی دامەزراوە دەستوریەکانی هەرێمی کوردستان بە ڕەچاوکردنی پێگەکەیان بۆ بە ڕەچاوکردنی ئەوەی کە ئەو دامەزراوە دەستوریانەی کە ئێمە سەرۆکایەتیانەکەین دامەزراوەی گەلی کوردستانن. دامەزراوەی تەناو حیزبە سیاسیانە نین کە سەرۆکایەتیانەکەن و دامەزراوەی ئەو حیزبە سیاسیانە نین کە هەڵبژاردنیان بردوتەوە، بەڵکو دامەزراوەی ئەو هاوڵاتیانەشن کە تەنانەت بەشداریان لە پرۆسەی دەنگدانیشانە کردووە. بۆ خۆم بڕیارم دابوو کە بەشداریکردن لە پرۆسەی هەڵمەتەکانی هەڵبژاردننی سەرخستنی لیستی هاوپەیمانی بە شێوەیەک بێ کە گەڕان بێ بەسەر ماڵانەوە خۆم بپارێزم لەوەی کە خیتابم هەبێ و وتارم هەبێ و قسە بکەم بە ڕەچاوکردنی ئەوەی کە دە ڕۆژی تر هەڵمەتەکانی هەڵبژاردن تەواوە بێ ئێمە یەکتریە بینینەوە چاو بە چاوەکەوێتەوە. ئێمە لەو قۆناغە دەبێ بە هەستیاریەوە مامەڵە لەگەڵ پێگەکانمانە بکەین. بەڵام کاتێ سەرۆکی هەرێمی کوردستان لە وتارێکیا لە بەردەمی ڕێکخستنەکانی حیزبەکەی خۆی دەڵێ تەنها حیزبێک کە لەسەر ئاسی ناوخۆیی و عێراقی و هەرێمی حسابی بۆ کرێپاتی دیموکراتی کوردستانە کە خۆشی باوەڕی بۆ قسەیە نییە، دڵنیام دەیناسم خۆشی باوەڕی بۆ قسەیە نییە. بەڵام ئەمە بووە بە بەشێک لەو فەرهەنگی سڕینەوەی کە پارتی ممارەسەیەکە لەسەر هەموو ئاستەکان و بە بچووکتربینینی شەریکەکانێتی و بە بچووکتربینینی حیزبەکانی ترە لە هەرێمی کوردستان. پێشبینیم وابوو بە دیاریکراوی بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان خۆی ببوێرێ لەو جۆرە وتاران. پێشبینی خۆم وابوو، بەڵام وەختێ بەڕێزیان بەو شێوەیە قساکە واجبێکی یەکێتیانەمە وەکو سەرۆکی یەکێک لە دامەزراوەکان وەڵامی بدەمەوە وەمێ پێی بڵێ بەپێی عورفی سیاسی لە هەرێمی کوردستانە سەرۆکی هەرێم دەبێت کۆکەرەوەی هەموو هێزە سیاسیەکان بێ. وەک عورفێکی سیاسی لە هەرێمی کوردستانە سەرۆکی هەرێم ئەبێ پارێزەری یەکڕیزی گەلی کوردستان و هێزە سیاسیەکانی بێ. بەڵام دوێنێ بەو قسەیە سەرۆکی هەرێمی کوردستان هەموو ئەو بنەمایانەی تێک شکاند و وێرانی کردن کە لە لای خەڵکی هەرێمی کوردستان گەڵاڵە بوو بەوەی کە ئێمە دەتوانین بە یەکڕیزی بچینە بەغدا بۆ پاراستنی ئیستحقاقات و بۆ پاراستنی شایستەیەکانی گەلی کوردستان. بەڕێزان نازانم ڕاو بۆ چوونی حیزبە سیاسیەکانی تر چییە لە هەرێمی کوردستان، بەڵام ئەمەوە بەبیر ڕای گشتی هەرێمی کوردستان و سەرۆکی هەرێمیش بێنمەوە کە یەکێتی حیزبێکی قبولکراوی متمانە پێکراوە لەسەر ئاستی عێراق بە دەلیلی نزیکترین بابەت کە بابەتی دانوستانکردنە لەگەڵ هێزە عێراقیەکان، لەگەڵ ئەنجومەنی وەزیرانی عێراقی، لەگەڵ کوتلە سیاسیەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراقی، بەوەی کە سەرۆکایەتی وەفدی دانوستانکار بەڕێز قوبات تاڵەبانی کردوویەتی کە جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکی لیستی هاوپەیمانیە و سێ وەزیری یەکێتی و گۆڕانی شیاوەریان کردووە. ئەگەر ئەوان جێگەی متمانە نەبوونایە، ئەگەر ئەوان جێگەی قبولکردن نەبوونایە، ئەگەر ئەوان حساب بۆ کراو نەبوونایە، خەڵکی هەرێمی کوردستان ئێستا ئەو 200 ملیارەی بۆ نەدەهات کە ئەتوانێت حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانێت موچەکەی پێبدات. دەمەوێت بەبیری سەرۆکی هەرێمی کوردستان و هەموو ئەوانەی بێنمەوە کە ئەوانی تر ناخوێننەوە و کەلتوری سڕینەوەیان کردووە بە بەشێک لە خیتابی سیاسیان کە هێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە شەڕی داعشا نەبوونایە ئەم هەولێری قەڵاو منارەیە لە بەردەم مەترسیا بوو.
هێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بە خوێنی شەهیدە سەربەرزەکانمان توانیمان لە جەلەولا و خانەقینەوە بۆ مەخمور و شنگال و ڕەبیعە بپارێزین. لەم مەکتەبی سیاسی کە ئێمە تێئابەیەکەوە دانیشتین لێرەوە هێزەکان ئینتیلاقیان کرد بۆ پاراستنی هەولێری پایتەختی هەرێمی کوردستان. حساب لەسەر چییە؟ لەسەر چ بنەمایەکە حساب لەسەر بنەما و زۆرینە مزەیەفەیەکە هەیە، ئەو زۆرینە ساختەکراوەیەکە هەیە. بەڕێزان دوا قسەمەوەیە هەر هێزێک، هەر حیزبێک، هەر کەسێک یەکێتی حساب بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان ناکا و نایخوێنێتەوە، یەکێتی نیشتیمانی کوردستانیش حسابی بۆ ناکا و نایخوێنێتەوە. وسپاسی ئامادە بن. ئێوە ئیداری بن. سیارەکەم ئەوەیە یەکەمیان جەنابی شەرۆکی سەرۆکی هەرێمی هەست ناکەیت دەگەکەت بەکارهێنا. ئێستا لە جیات ئێوە سەرۆکی پەرلەمانی بە ناوی هەموو حیزبە سیاسیەکانی پەرلەمان قسە پێی بڵێ هەمووان پێویستە حساب بۆ بدا بن. هاتێکی باخدەیەکێکی پرسیاری لەویشەوەیە لە ناو هێزەکانی پێشمەرگەش پێشمەرگەی تێدایە کۆمەڵە تێدایە یەکێتوە تێدایە بێلایەن سوختەوەیە. باسی هەر پێشمەرگەیەکێکی لە ڕاستیە من ناتوانم بەناوی حیزبەکانی ترەوە بڵێم نیگەرانن حیزبەکانی تر لەو خیتابەی سەرۆکی هەرێمی کوردستان و من لێرە وەکو سەرۆکی پەرلەمانی کوردستان قسەم نەکردووە و ئەندامێکی سەرکردایەتی قسەم کردووە. پێم خۆش نەبوو پێگەکەی خۆم بۆ بابەتە بەکاربێنم و بەڕاستیش قەلەق بووم لەوەی بەناوی حیزبەکانی ترەوە قسە بکەم چونکە حیزبەکانی تر خۆیان قسەکەریان هەیە و وتەبێژیان هەیە. سەبارەت بە هێزەکانیش ئێمە قەت بڕوامان بەسڕینەوە نییە. بەڵێ زۆربەی حیزبە سیاسیەکان لە ناو هێزەکانی پێشمەرگە ئاسایش پۆلیس حضوریان هەیە، هەمووشیان بەیەکەوە بەشدارن لە پاراستنی هەرێمی کوردستانە. بەڵام ڕاستیەک هەیە ویژ ئەوەیە کە تا ئەم لەحزەیە وایە کە من پێم ناخۆشەوایە دوو هێز هەن، هێزی هەشتا و هێزی هەفتان، دژە تیرۆری ئەملا و دژە تیرۆری ئەولان. ئەو حەقیقەتێکە من حەز ناکەم وابێ بەڵام وایە. بەڵێ بەرەوسەرەجون لە تۆڕی میدیایی ڕوودا لە قسەکانی بەڕێستا چەند شتێکت باس کرد. یەکێک لەوانە پارتی با بڵێنەوەی کە بەڕێستان دەڵێن یا سەرۆکی هەرێمی کوردستان هەوڵی سڕینەوەی هێزەکانی کردەدا چۆن دەتوانن ئەمە بسەلمێنن. ئەمە یەکەمیان. دووەمیان ئێوە سەرۆکی پەرلەمانی کوردستان باستان لە زۆرینەی مزەیەف کرد. ئەگەر پارتی زۆرینەی مزەیەفە ئێوە لە پەرلەمانی کوردستان کە سەرۆکی پەرلەمانی کوردستانە چۆن ئیدارەی زۆرینەی مزەیەف دەدەن. پرسیاری سێمم باستان لە هێزەکانی یەکێتی کرد. بۆ خۆتان چەند جارێک قسەتان لەسەر ئەوە کردووە کە دەبێت هێزەکانی بگرنەوە چی وایە؟ لەوەی خیرەوە دەست پێکەم واقعکە وایە شێش تاژێ هێزێکی ناوی هێزەکانی پارتی و هێزەکەی ناوی هێزەکانی یەکێتیە. ئێمە قانونمان بۆ دەرکردەوە بۆ یەک بگرنەوە بە هەموو توانەمە پشتیوانی ئەوە کەم کە هێزەکان یەک بگرنەوە و ئەو پرۆسەیە کە ئێستا بەردەوامە هەموو هێزەکان بێنەوە سەر وەزارەتی پێشمەرگە بە هەموو توانامە پشتیوانی یەکەم. سەبارەت بە زۆرینە ئەمەوێ حقیقەتێ باسکەم. بەڵێ ئەمەوێ حقیقەتێک باسکەم. ئەوی ژەوەیە کە واقعی انتخابات لە هەرێمی کوردستان هەموو کەسی بینێ بە تەنها من نایبینم. وەنامەوێت زۆر بچمە ناو تەفاسیلەی چی دەکرێت و چی ناکرێت لە هەڵمەتەکانی لە پرۆسەی دەنگدانە. بەڵام ئەمە ڕاستیەک بەبین هەموو ئەوانە بێنمەوە کە ئێستا هەرێمی کوردستان بەڕێوە دەبن بەخۆشمەوە. زیاتر لە 150 خەڵکی هەرێمی کوردستان ئەسڵەن دەنگی نەداوە. لە جیاتی ئەوەی پێکەوە دانیشین پێمان وابێ ئەو لە 122 لە 121 لە 100ەکە کە هێناومانە ڕاستن 45 کورسیمان هەیە. ئەبێ بیر لەوە بکەینەوە ئێمە لەگەڵ سەرۆکی هەرێم لەگەڵ سەرۆکی حکوومەت لەگەڵ تەواوی دامەزراوەکان چۆن خەڵک ئاش بکەینەوە بەشداری لە پرۆسەیەکی حەقیقی هەڵبژاردنەکە. سەبارەت بەوەی سڕینەوە نمونەیەکی بەسیتە هێنمەوە. ئێوە لە ڕوودا و ئەو دەستەواژەیەتان سڕیوەتەوە لە وتارەکەی سەرۆکی هەرێم چکە پێتان وایە هەڵەی کردو. بەڵێ ئێستا ئەوەی کە لە ڕوودا و یوتیوبی ڕوودا و داتان ناوە دەستەواژەیەتان سڕیوەتەوە چکە پێتان وایە سەرۆکی هەرێم هەڵەی کردو. سوپاسان.